سڵتە لەبێت بینەرانی کورسات نیوز مناو ڕەتۆفیق منە الخێم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕۆژی مرافعە مێژوویەکەی سەرۆک مام جەلال بۆ سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک بۆ سەلماندنی پێکەوە ژیان لە شاری کەرکووک 18 ساڵ لەمەوبەر سەرۆک مام جەلال بە بەڵکە و دێکۆمنتی مێژووی سەردەمی عوسمانیەکان لە عێراقی نوێدا مێژوویەکی کەی نووسێوە بۆ سەلماندنی کوردستانی بوون و هەروەها پێکەوە ژیان و هەروەها خەباتی سیاسی و مەدەنیانە لە شاری کەرکووک. ئەو ڕۆژە بە مرافعەیەشی گەورەی مێژوویی تاوەکو ئەم ساتێک ئێمە گفتوگوی تێداکەین ماوەتەوە. لە دوای مرافعە مێژوویەکەی سەرۆک مام جەلال لە دوای 18 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی کوردستان حکوومەتی عێراق توانیویانە بە شێوازێکی یاسایی و دەستوریانە کێشەی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان چارەسەر بکەن یاخودنا. گرنگی ئەو مرافعە مێژوویە و گرنگی ئەو سەلماندنە مێژوویە کە سەرۆک مام جەلال 18 ساڵ لەمەوبەر بۆ شاری کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان خستێ ڕوو تا چەند کاریگەر بووە لە چارەسەرکردنی دۆسەی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان. ئێستا ئێمە کە لە سەروبەندی پێکەنانی کابینی حکوومەتی عێراقی لایەنە سیاسی کوردستانیەکان کە بەجیات چوونەتە بەغدا و گفتوگۆکەن لەگەڵ لایەنە سیاسیەکان تا چەند دەتوانیویانە لە ئەجندای گفتوگۆکانیانە مەسەلەی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان ببێتە خاڵی یەکەمی گفتوگۆکانیان و بەبێ سازش بتوانن ئەم بابەتە لەگەڵ لایەنی عەرەب بە سوننە و شیعەوە یەکلا بکەنەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر گرنگی ئەو مرافعە مێژووی سەرۆک مام جەلال و هەروەها بەردەوامبوون لەسەر ئەو خەبات و ڕێچکەی کە جەنابیان پێش 18 ساڵ بۆ چارەسەری کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان دایاننا گفتوگۆکەین بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم لە ستودیۆ کاک فەخرەدین محەممەد نووسەر و ڕۆژنامەنووس دەگەڵ و بەخێوی کاک فەخرەدین هەروەها کاک عەلی محەممەد ئەمین چاودێری سیاسی بە سوپاسەوە جەنابیشان لە شاری کەرکووکەوە لەگەڵمان کاک عەلی ستاو لە جەنابیشت بێت سوپاس بۆی کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما. کاک فەخرەدین یعنی ئێمە هەمومان ئەزانین کە ئەو ڕۆژەی کە سەرۆک مام جەلال لە ئەنجومەنی حکمی ئەو کات بەڵگەیەکی گەورە نەخشەیەکی مێژوویی سەردەمی عوسمانیەکان ئەخاتە بەردەم سەرجەم ئەندامانی ئەنجومەنی حکمی ئەو کات و کوردستانی بوونی کەرکووک بۆ ناوچە کێشە لە سەرەکانە سەرمێنێ و ئەم ڕۆژە بووە ڕۆژێکی گەورە ناونرا بە ڕۆژی مرافعە مێژوویەکی سەرۆک مام جەلال. دوای 18 ساڵ لەو ڕۆژەوە ئێمە توانین بڵین وەکو کوردستانی بوونی کەرکووکمان پاراستۆ یاخودنا. دەستخۆش درود بە ڕۆحی پاشی ڕێبەری عەقلانیەت و بەڕاستی دیموکراسیەت و پێشکەوتنخوازی نەتەوەی کورد ئاڤاڵ مام جەلال و سڵاو لە بینێرەکانت سڵاو لە کاک عەلی. دیارە بەڕاستی ئەو هەوڵەی جەنابی مام جەلال لە دانیشتنی نۆی 2004 لە ئەنجومەنی حکم کە بە مرافعە گەورەکە ناوی دەرکردووە و پێشاندانی خەریتەیەکی کۆنی سەردەمی عوسمانیەکان کە باس لەواکە کەرکووک بەشێکی دانەبڕاوی ئەو کاتەی ئەو ویلایەتەوە کە لە دەرەوەی هەردوو ویلایەتی بەسڕا وەخدا بۆ پێش ئەوەی کە دەوڵەتی عێراق دروست بێ و ئەمە هێمایە بۆ ئەوی کەرکووک بەشێکی دانەبڕاوی ئەو خاکەوە کە کوردستانیان پێوتووە بەپێی ئەو قسانەی کە هەر لە کۆبنەوەکە قسەی لەسەر کردووە کە باسی یعنی ئەوەیەکی جێڕاوەتەوە کە باسەکە ئاڵێ ئەدمۆنس کاتێکە لە پرۆسەی گفتوگۆیان بوونە بۆ ئەوەی کە ئەگەر باشووری کوردستان ببێ بەشێک لە دەوڵەتی عێراق ئەمە قسەی مام جەلالە لە کۆبنەوەکە قسەیکی ئەدمۆنس دێنێتەوە کە ئەڵێ ویلایەتی مووسڵ بە مەرز دەبێ بە بەشێک لە عێراق کە بە مەرجەکە ئەوەیە کە پاراستنی تایبەتمەندیەکانی خەڵکی ویلایەتی مووسڵ بۆ زمانە لۆکاڵیەکانی ناوچەکانیان و ئیدارەی منتیقەکانی ویلایەتی مووسڵ کە ئەو کاتە هەولێر و کەرکووک و سلێمانیا و دەبێ ئەم تایبەتمەندیانە لە بەرچاو بگیرێەوە خەڵکی ئەو ناوچانە خۆیان حاکمێتی خۆیان بکەن و خەریتە گەورەکەی کە هێنا دەرەوەی تر بەشێک لە مەجلیسی حکم پێی شۆک بوون و بەشێک بوون بە ئەوەی ئەمەە هەمووی سەلماندنی ئەو ڕاستەیە کە دیبلۆماسیەتی سەرۆک مام جەلال لەو سەردەمە و لە پرۆسەی دروستکردنەوەی دەوڵەتی عێراق و لە سەردەمی مەعارەزەشا کارکتەرێک یان بکەرێکی کاریگەری ناوەندی سیاستکردن بۆ لە عێراق بۆیە پاڵپشت بۆ منتیقە و بۆ باگراوەندە سەقافەیەکی هەیەوە بۆ قەزەی کە ڕای پێ بووە
توانیوێتی لە جێگای خۆی لە کاتی خۆی بە میکانزمی دروست دیفاع لەو ئامانجە بکا کە کردوێتی تا ئێستا ئێمە توانیمانە ئەم کاروانە بگەینین بە مەنزڵ و لە دوای جەنابی مامجەلال چەند توانراوە قیادەی کوردی و ئەوەی کە ئێستا سەرپەرشتی یان بەڕێوەبەری کەیسی کوردە لە ڕۆژ لە باشووری کوردستان لە ناو دەوڵەتی عێراق چەند توانێتی بەم ڕێچکەیەدا بڕوە چەند ئەم ئامانجە بگەینە بە مەنزڵ خەلەلی تایە بەتەچیت خۆمانین هەرچەندە ئەو نخبە سیاسی ئەو سەردەم لە دەوروبەری مامجەلال بوون و ئەو نخبەی کە لە سەرەتای پرۆسەی ئازادیەوە سەرەڕای ئەوەی کە بەشێک لە زەهنی شۆڤینێت و مەزهەبیەت لەگەڵ دروستبوونەوەی دەوڵەتی نوێی عێراق هاتنە ناو ئەنزیمەی سیاسی عێراقیە بەڵام دیسانش کۆمەڵی خەڵکە بوو کاتە هێشتا قیەمی سیاسیان تیا بووە بەشێک بن لە معارەزە کۆنەکانی سەردەمی شەڕکردن لەگەڵ بەعسا و بەناوعەیەک لە ناوعەکان هاوپەیمان و یان ڕۆژێک لە ڕۆژان تێکەڵ بوون لەگە ڕزگاری خوازیگەلی کوردستان کە ئێستا ئەم قۆناغا بەرامبەرەکانمان تیان پەڕاندەوەیان خەڵکانێکی نوێتنە سەر شانۆکە کەمتر دەرهاوچەی ناو ئەم بارودۆخی پێش 2023 بە گۆڕانەوە عقلیەتی و یاریکارەکانیش ئەو کاتە زۆرتر مەسەلەن حکمی عێراق یان ئەوەی کە عێراق بەڕێوەی دەبەر زۆرتر ئەمریکا بوو و ئەچندای ئەمریکا بۆ عێراق بۆ فرەی لە عێراق بۆ پرۆلێزمی سیاسی بۆ ڕێگەدان بە دەرکەوتنی ئەوانە تر جیاواز بوو لە ئەشندای سیاسی ئەو وڵاتە ئەقلیمانەی کە ئێستادا بەکەری سەرەکی یان داڕێژەری سەرەکی نەخشەی سیاسین لە عێراق بۆیە بەڕاستی گرفتەکان چەند لایەنن و کورد خۆی وەکو خاوەن قەزیەکە وەکو فاکتەرە خودیەکەی لە بەردەم گەورەترین خەلەلدایە کە ئێستا کورد خاوەنی مەرجعەتێکی ئەوتۆنیە کە بە عەقلێکی کراوە و بە عەقلێک کە بتوانێت ئەشندای میلەتێک کێشەی میلەتێک قەزی میلەتێکی پێبێت کە ئەچێ بۆ بەغدا پێ دوایە لە بەردەم تاقیکردنەوەیشی گەورە شاوین زۆر بەتەشیت ئێمە لە قۆناغێکی خۆی تا ئەو ڕۆژەی کە تۆ لەناو ئەم دەوڵەتی عێراقەدابی بە بەردەوام تۆمە لە ململانەی چەسپاندنی شوناسدای لە ململانەی چەسپاندنی پێگەدای و کۆمەڵێک کەس کۆمەڵێک هێز لە بەرامبەرتن خەریکی ئەوان هەموو ڕۆژێت چۆن تۆ زەعیفکەن بۆ ئەوی ئێمەمە بسەلمێنە پێویستمان بۆیە بەڕاستی یعنی ئەو کەسانی کە قیادەی سیاسی کوردەکان و ئەو هێزانەی کە پێیان وایە ئەوان هێزی زۆرینەی لەم وڵاتە دەبێت هێزگەلێک بن و سەرکردێک بن بە کێشەی بە قەزەی نەتەوەی کۆچن بۆ بەغدا و قەزەی حزبی و قەزەی بنەماڵی و ڕقی شخصی و ڕقی حزبی ئەمانە تا دێ ئەم میلەتە بچووکتر دەکاتەوە تا دێ ئەم سیاستەی کە کاتی خۆی ئەتاتورک گرتیا باڵێراوە سیاسەتی پەرتکە و زاڵ بە تا تو ئەم میلەتە ئێمە پەرد بێ و نارەکانمان زیاتر زاڵە بن بەسەرمانەوە توانەکانمان کەرتە من لەم کردبوونی ئەمە تووشی زەرری گەورەی بین بەدڵنیای قەزە مێژوویەکانمان و خاکمان و ناسنامە و نەتەوەمان و زمان ئایندەشمان ئایندەی سیاسیمان دەست خۆش بکاک فەخرەدین دێمە خزمەت جەنابەت کاک عەلی مەحەممەد ئەمین دووبارە ساڵ دەبێت جەنابەت کە لە کەرکووکەوە لەگەڵ مای ینی دیارە ئەوەی کە سەرۆک مامجەلال لە ڕۆژی مرافعە مێژوویەکەیە پێی هەستا ینی بەدڵنیایەوە سەردەمانی پێشوو و شۆڕشەکانی پێشوو ینی کۆمەڵێک هەنگاوینا لە پێناو کەرکووک و چەسپاندنی ناسنامەی کوردبوونی ئەو ناوچانە کە هەمیشە کورد شۆڕشەکانی لەسەر ئەو ناوچانە زۆر جار شکستی هێناوە بەڵام ئەوەی کە سەرۆک مامجەلال لە 2004دا ئەنجامی داوە بە ڕۆژی مرافعە مێژوویەکە ناوەبرێ ینی زۆرێک لە چاودێران ینی بەدانانی بەردی بناغی یاسایی و دەستوری و چارەسەرکردنی بنەمای ئەم کێشە لە مێژینەی کە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان ناوەبرێت دائەنرێ ئەتوانین بڵین یعنی دوای سەرۆک مامجەلال توانیمان ئێمە بەردەوامی لەسەر ئەو ڕێچکەی کە لە ڕوەقانونی و دەستوری و یاسایەکە و سەرۆک مامجەلال شەڕی بۆ کرد و چەسپانیشی ئێمە سوور بووین لەسەری و سازشمان لەسەر نەکرد بەڵێ زۆر سپاس بۆ جەناب و سڵاو ڕێزی تایبەتیم بۆ کاک فەخردینی شەیە لە ستۆدیۆ هەڵبەتە ئەمڕۆ بۆ خۆت باس کرد 18 ساڵتیە پەڕێ بەسەر ئەو مرافعە مێژووی کە جەنابی مامجەلال لە مەجلیسی حکومی عێراقیە پێشکەشی کرد کە ئەو کاتە مەجلیسی حکوم هەبوو لە دوای پرۆسەی ئازادی و مەجلیسی حکومە پێکاتبوو لە کۆمەڵێک سەرکردەی عێراقی کە هەر یەکە بۆ ماوەی مانجێک سەرکردایەتی بەڕێوەبردنی ئەو مەجلیسی بەڕێوا برد و ئەوە بوو بە دەرفەتێکی زانی مامجەلال کە بە حزوری هەموو ئەو ئاعضایانی ئەو ئەندامانی مەجلیسی حکوم ئەو مرافعە مێژوویە لەسەر کەرکووک و منطقەی جێناکۆ کە کڕۆکی مەسەلەی کوردی عێراقە لە باشووری کوردستان پێشکەش بکات و ئەمە بۆ خۆی کۆکراوەی هەموو ئەو خەباتە مێژوویی کە لە کوردستانی باشوورە کە لە سەردەمی شێخ مەحموود بەدواوە لە دوای تاسیسی دەوڵەتی عێراقی کە لە ساڵی 1920 تاسیس کراوە هەموو ئەو
شۆرشانی یان ئەو ڕاپەڕیلانی کە ئەنجام درراوە هەر هەمووی کۆکراوی بامجای کۆی کردبوو لەو مرافعەیە بەرجەستەی کرد کە لە نۆی دوی 2004 لە مەجلیسی حکومەت پێشکەشی کرد. ئەمەش بۆ بنەمایەک بۆ ئەوەی هەممادی 58 ئەو مرافعە بێتە ئەوەی بێتە بنەمایەک بۆ مادەکانی بۆ ئەو خاڵانی کە لە مادی 58 هاتبوو بۆ لە عین کاتچە هەر مادی 58 بە کاملی نەقلکرا بۆ نووسینەوەی دەستوری عراقی لە ساڵی 2005 کە بە دەستوری هەمیشەی عراق ناسراوە کە تاکو ئێستا کاری پێکرد. بەڵێ هەتا ئەوەی کە مامجلال کردی هەتا ئەوەی کە مڕافعەیە کرا و شتە چەسپانی لە دەستورا و ئەوەی کە خۆشی مابوو کە وەکو سەرۆک کۆمار هەوڵێکی پێوچانیدا لە پێنای ئەوەی بە عەقلانیەت ئەم ناوچانە کارێکی وای بۆ بکە کە بتوانێت ئەم ناوچانە بە مافەکانی خۆیان بگەن و لە هەمان کاتە لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی خاچی شەوردە ئەم خاکە بگرێتەوە سەر ئەسڵەکەی خۆی و ناسنامە حەقیقەی خۆی کە داستانی کوردستانیە و بۆ مەبەستەش هەر لە ڕووی یاساییەوە کە وەکو لە 2011 لە کۆتایی 2011 لە مانگی 12 دوو پرۆژه یاساشی بۆ مەبەستە پێشکەش کرد لە پەرلەمانی عراقی کە بەداخەوە کە ئەو کاتە ئوسامە نجێفی سەرۆکی پەرلەمان بوو و هەردوو پرۆژه یاساکەش تایبەت بوو بە ئەوەی چونکە مادەی 140 هەر تەنها لە خاڵی یەکەمە کە ئاساییکردنەوەکە دوو بەشە بەشێکیان پەیوەستە بە قەرەبووکردنەوەی هاوردە و هاوردەکان و ئاوارەکان و بەشێکی کەشیان پەیوەستە بەرگەڕانەوەی ئەو قەزا و ناحیانی کە دابڕێنرابوون لە پارێزگاکانی وەکو کەرکووک و دیالە و لە مووسڵ و وەکو لە منطقەی بڕی نەجەف و لەبەی نەجەف و ڕوومادی و هەندێک شوێنی کەشا هەبوو ئەمانە بگەڕێتەوە سەر شوێنە ئەسڵەکانی خۆیان چونکە لە ساڵی 1968 بەدواوە بنەمای مادەی 140 لە ساڵی 1968 بەدواوە چی گۆڕانکاریی دیموگرافی کراوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی دیموگرافیەوە کە کراوە بەسەر ئیداری شارەکانە هاتووە ئەمانە هەر هەمووی بگرێتەوە سەر دۆخی جارانی خۆی و بۆ بەستە دوو پرۆژه یاسایی پێشکەشکرد لە مانگی 12 لە کۆتایی مانگی 12 بوو بەداخەو کاتەکە و عەرزم کردی ئوسامە نجێفی سەرۆکی پەرلەمان بوو ئەم دوو پرۆژه یاسایی نەهێشت بجرێت لە نەهێشتکردنەوەی یاسایی بۆ بکرێت بۆ ئەوەی نەچێتە بواری مناقەشە و جێبەجێ بکرێت چونکە ئەو دوو پرۆژه یاسایە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ئەم شارە نەبوو یان بۆ تەواوکردنی پرۆسەی دووەمی ئاساییکردنەوەی خاڵی یەکەمی مادەی یەکەم مادەی 140 بوو کە ئەوە بوو پێکاتبوو لە ئاساییکردنەوەی واتە تەطبیع واتە گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێد و باو باپیری خۆیان و گەڕانەوەی هاوردەکانیش بۆ جێگەی خۆیان کە بە نیازی تعریف هاتبوون بۆ ئەم ناوچانە. جا بۆیە ئەمە بەشی دووەم گوت مامجلال ئەوە تەواوکەری ئەو پرۆژەیە بوو کە بەبەستی بۆ کاری بۆ کرد بەڵام بەداخەوە هەم سەرکردایەتی کورد لە دوای ئەوەوە هەل لە دوای نەخۆشکەوتەکەی ئەوەوە و هەم ئەوانی کە لە دووری پشتی مامجلالیش بوو بەداخەوە نەیانتوانی لە حکمت و تێڕوانی جەنابی مامجلال تەرجمە بکەنە سەر ئەرزی واقع کە بتوانن بەڕاستی کار بۆ ئەو ئەجندایی ئەو خەونی کە مامجلال هەیبوویان ئەوەی کە مامجلال کاری بۆ کرد و بەرنامەی بوو نەیانتوانین تەرجمەیەکی واقعی فعلی بکەن لەسەر ئەرزی واقع بەداخەوە تووشی کارەساتێکی گەورەیان کرد ئەم منطقانەیان هێنایەوە سەر مربعی یەکەم واتە هێنانەوە خاڵی سفر تا ڕادەیەک چونکە ئێمە لە منطقی جەناکۆ لە دۆخێکی زۆر دژوارە لە منطقانە بەتایبەتی لە دوای ئەوەی بە ملهوڕی سەرکردایەتی کورد و بەتایبەتی ئەو لانی بە ناوی لیژنەی باڵای ڕیفراندۆم کە هاتە ڕیفراندۆمیان کرد ئاڵای کوردستانیان بەرز کردەوە بەبێ ویست و ئیرادەی خەڵکی منطقەکە و لە عینی کاتە بەبێ ویست و ئیرادەی دۆستەکانمان لە دەرەوە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە دەرو هێزەکانی دەور و پشتمان کە وڵات تەقلیمیەکانە کە ئەوانە تا ڕادەیەک ئێمە گفتوگۆمان لەگەڵانە هەبوو ڕاستە ئەوان نەیارن حەز ناکرد قەوارەیەکی کوردی کیانێکی کوردی بۆ مەفهومەی کە ئێمە بیری دەکەینەوە بەو شێوە هەبێت بەڵام لەگەڵ ئەوەش ئەوانش ئامۆژگاریان کرد کە ئێمە هەڵگایوانێن بەڵام لە عینی کاتە ئێمە جۆمان نەدابێت لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە تووشی ئەو کارەساتە بووین چونکە تێنەگەیشتن لە واقعەکەوی یان ئەوەتانە ئەو مەسەلەکە کاگالی ینی تێنەگەیشتن بوو لە واقعەکە یاخود بۆ نمونە ینی ڕاستە سەرۆک مامجلال بناغەیەکی گرنگی دانا لە ڕووی یاسایی و دەستوریەکەەوە شەڕێکی قورسی کرد ینی
شەڕەکەش ینی ئەگەر حکمت و دانای سەرۆک مامجەلال نەبووایە و ئەو قەناعەت و بڕوابوونەی کە بە بەرامبەرەکانی هێنا ینی نە ئەتوانرا قەزیەیشی ئەوها گەورە کە هەمیشە کورد ینی لە سەردەمانی شۆڕشەکانی و هەر لە سەردەمی دروستبوونی شۆڕش و ئەو ململانەی کە لەگەڵ لایەنەکانی عراقی بووە ینی توانرا بە ڕێگەیشی ئاشتیانە قەزیی کەرکووک ینی حل بکرێت و کۆمەڵێک هەنگاوی گرنگ نرا بەڵام مەبەسەکەم ئەوەیەوە پرسیارەکەم لەو بابەتی جەنابتەوە سەرچاوەگریانی بۆ ئێمە خۆمان هۆکار بوون بۆی کە نەتوانین ئەم قەناعەت و بڕوابوونی کە سەرۆک مامجەلال دروستی کە لەلایەنی بەرامبەرەوە ئێمە درێژە پێدەری بین بەڕاستی لە ڕاستیە ئەمە وەکو مەبدە ناکامڵی سیاسیەکانی کورد و کاتە ڕاستەرکێدایەتی کورد بەڕاستی زۆر ناکامڵ بوون زۆر ناکامڵ بوون ئەو ناکامڵیە ئەمە خاڵی مەبدە ئەساسیە خاڵی دووەمیش منافەسەی حیزبی بیرکردنەوەی تەسشی حیزبایەتی ئەمەش خاڵیشی کە بوو بەڕاستی وای لێکرد کە ئەم منتقانە کورد ئەم منتقانە دەست بدات یعنی بەدەسێرانی ئەم منتقانە بەڕاستی خەباتیشی بێ و چاری درودرێژی ئەوێت ینی ئەتوانم بڵێن دەبێت چاوەڕێی هەلومەرجێکی بابەتی وەک ئەوەی 2023 کە بۆ کورد ڕەخسا لە ناوچانە دەبێت چاوەڕێی هەلومەرجێکی بابەتی ئەلو بابەتە بکەینەوە بە هەمان ئەو پێوەری کە لە 2023 هەبووە هەمان شت دووبارە بێتەوە ئەمەش بۆ خۆی کەمێک لە سیاستدا مستەحیل نییە بەڵام کەمێک ئەستەمە کەمێک قورسە کەواتە لەبەرچی لەبەر ئەوەی ئەو تێگەیشتی جەلامی مامجەلال بۆ منتخانە هەبوو هیچ سیاسیشی کورد لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا لە منطقەی لە باشووری کوردستانە بەقەت جەلامی مامجەلال لە دۆخی منطقەی جەلاکوک و بە تایبەتی لە کەرکوک تێنەگەیشتە بوو هەر بۆشە لە کە جەلامی مامجەلال وەفات دەکات یەکێ لە هەر ناودارەکانی میدیای تورکی کە بە ئەسڵ کە ئەو کەسە بە ئەسڵ بە ڕەگەس عەرەبە کە ناوی حوسنی مەحەلیە کە وتارێکە نووسێ لە دوای مردی وەفاتی جەلامی مامجەلال ئەڵێ ماتە عەقل الکوردی واتە عەقلی کوردی مرد فعلا عەقلی کوردی لە دوای مامجەلال عەقلی کوردی مردووە یعنی کورد بە عەقل ئیشی نەکردووە کاری نەکردووە و ئەمە وەکو یعنی ئەمە بۆ هەموو لایەنەکان بە یەک پێوەرە حیزبیە بە تەئکید بە دڵنیایی تێکەمەوە کورد لە دوای نەمانی مامجەلال بە عەقڵ تەعامل لەگەڵ ئەم مەوزوعانە نەکردووە و تێش دەگەیشتووە لە دوای دۆخی ئەم مەوزوعانە ئەمە نقطە سەری دیێر دوای ئەوە منافسە حیزبەکە بەڕاستی لایەنێکی سیاسی زۆر مەبەستی هەبوو مەبەست بوو کە ئێمە لەم ناوچانە شکست بێنین بەڕاستی لەبەر ئەوەی ئەو لایەنە بیری لێکردەوە زیاتر ئەم منتقانەی بۆ بەروبوومی سەر زەویە ویست بەروبوومی سەر زەویەکە و ناخی زەویەکەی ویست یعنی ئینسانەکانی لا مەبەست نەبوو ئینسان لە ناو بەداخەوە لە ناو پرۆژەی لە دوای مامجەلال لە ناو پرۆژەی ڕزگاری خوازی کووردا ئینسانەکانی ئەم منتقانە ئینسانەکانی ڕزگاری خوازی نیشتیمان کوردستان مەبەست نین ئینسانەکان مەبەست نین ئەوەی زیاتر بەروبووم و اقتصادەکەی و بەروبووم و نەوتەکە و خێر و بێر و داهاتەکەی سەر زەوی و ژێر زەوی مەبەستە بەڕاستی بۆ ئەم لایەنە سیاسیانە ئەمەنە خەڵکەکەی مەبەست نییە جا بۆیە ئەمە بەڕاستی ئەمەش خاڵێکی گرنگە تەواوکەری خاڵی یەکەمە کە پێ وەکو عەرزم کردیکەوەی کە عەرابی پرۆسەی ئازادی و عەرابی نووسینەوەی دەستور و عەرابی تشکیلکردنی حکومەتی نوێی عێراقی لەسەر ئەساسی لەسەر بنەمای تەوافق و ئێستاش خۆمان ئاگامان لێەوە لە دۆخێکی نەخوازراوەژین و ئەشی بینین کە ئێستا لە بەغا وەزعی کورد چۆنە و لە هەمان کاتەوە ئەزانین ئێستا چێ ئەزمەیە دروست بووە لە عێراقا و هەمووی ئەگرێتەوە بۆ ئەوەی ئەمەی کە عەرابی پرۆسی سیاسی عێراقی بووە سیستەمی سیاسی عێراق بووە لە سەحەکە نەماوە و کاریگەری ڕاستەخۆشی لەسەر هین دروستکرێت چونکە ئەوەی کە ئەرز دەکەم لەبەرەوەی عێراق لەسەر بنەمای تەوافق لە دوای 2023 دروست بووە و ئەگەر ئەم تەوافقا لە دوای هەر هەڵبژاردنێکە ڕەچاو نەکرێت دڵنیا بە نە حکومەت تەشکیلەکرێت و نە سەرۆکاتەکان دەستوان هەر نێوانی پێکاتەکان تێگەچێەوە ئەو دۆخە سیاسی کە لە ڕابردوو دروست بوو لەسەر و بنەوەی جەنابە داماژەی پێدی بە تەواتی یعنی ئەو باڵانسە تێکە سوپاس دەکەم کە علی دێمە خزمەت جەنابەت بۆ هەندێک پرسی دیکە کاگێ فەخرەدین ینی مەسەلەی ئەوەی کە کاگ علی باسی کرد بە تایبەتی تەوافق و ئەوەی کە سەرۆک مامجەلالی ژانی لە ڕابردوو پێداگری لەسەرکرد بە دیاریکراوی بۆ کەرکووک یعنی تەوافق و پاراستنی تەوازنی نێوان پێکاتەکان و هاتنی بەردەوامی سەرۆک مامجەلال بوو بۆ ئەو شارە و کۆبنەوەی لەگەڵ لایەنە جیاوازەکان بوو خۆی ئەمە بناغی چارەسەرە یاسایی و سیاسی و کۆمەڵایەتی و دەستوریەکە بوو بۆ کەرکووک بەڵام
یعنیەوەی کە بووە هۆی تێکدانی ئەو تەوافقەوەکو ێسش کاک عەلی ئاماژەی پێدا و هەوڵیش ئەدرێ و نێوانی پێکاتەکانی ژەکەربوو بە دیاریکراوی ئەتوانین بڵین کێ هۆکار بوو یعنی کوردیش بەشێک بوو لەوە یاخود نەخێر ئەمە ئەجیندا و دەستەتەرێکیەکەی بەڕاستی هۆکارە بوو دیارە بێگومان تۆ واقعێک هەیە هێگڵ قسەش هەیە ئەڵێ ئەوەی واقعی بێ ئەقلانیە یعنی تۆ واقعێکت لە بەردەستە ئەم واقعات توانای گۆڕینکاری جەزری و ڕێشەی نییە ینی لە دەست توانێ گۆڕانکاریە کە گۆڕانکارێکی جەزری و ڕیشەی بێ چۆن نەتوانی ئەم واقعا بە مەسلحەتی یان بە قازانجی دانیشتوانەکەی وەربچەرخێنی لە دۆخێکدا کە ئێمە زانین پێش 2023 ئەم عێراقەت جانەمێ بوو بۆ هەموو پێکاتەکانی غیری کەمینەیەکی سونە نەبێت چی سونەش هەموو لە هەموو سونەی عێراق خۆشبەخت و سودمەند نەبوو لە دەسەڵاتی دیکتاتۆریەتی بەعسا کەمینەیەکی کەم کە ئەم واقعە هەیە خۆتۆ وەکو کوردێمە ئەگەر بۆمان بکرێت دقیق لەم ناوەم عێراقیان ناتوانین بژین بەڵام ئەمری واقعێک سەپاندوونی بەسەرمانە کە لە ناوم عێراقیە بین کەواتە ئێمە ئەبێ بە جۆرێک لەگەڵ ئەم عێراقی بوونەی خۆمانە تەسەڕف بکەین کە بتوانین لە ناوێ هەم نەفەسێ بدەین هەم پێگەمان هەبێت بێگومان تێکدانی تەوافق و تێکدانی تەوازن و ئەو ئەشنداییان ئەو ڕۆتەی کار لەسەر ئەوە دەکات بەخواستی خۆی ئیتر نوێنەرایەتی تایفەیەک دەکەن نوێنەرایەتی نەتەوەیەک دەکەن لە دەرەوە ئاراستاکرێ خۆی هەموو شت بێوانی تر پایماڵکە لە دەسەڵات و بیان خاتە دەسەڵاتەوە ئەم ئەنگێزیە لە ڕابردووە عێراقی تووشی کارەسات کرد لە ئێستاشدا مەوجودە و بە تایبەتی ژەو کاتەی سیاسیەکان ئەو مەستەڵەحێکی لە سیاستکردن ئەڵێ جیاوازی هەیە لە نێوان بکەری سیاسی و ئەکتەری سیاسی مەمجەلال بکەری سیاسی بوو مەمجەلال لە عێراقا خۆی بیرۆکەیە کە ئەشندایشێ بوو ئەم ئەشندای مەمجەلال ئەشندایشی نەتەوەپەرستی کوردی نەبووە بۆی چۆن بتوانێت لە ناو دەوڵەتی عێراقا کورد بکا بەزاڵ مەمجەلال کە ئیشی لەسەرەوە کردووە عێراقی دوای 2023 عێراقێک بێ عێراقیەکان لە سایەدا بژین قۆناغێک بەڕێکان داخلی قۆناغێشتر بن کە ئایندەخوازی کە ژیانخوازی کە دیموکراسی خوازی بۆ هەموو عێراقیەکان بەردەستە بێ ئەمەیە مۆدێلە ئەمێ ئێمە ئەتوانین بەسیزم تێپەڕکەین بۆ لە ناو ئەم عێراقە فراوانێکە ئەو بیری لەسەرگرن ماف بگەڕێتەوە بۆ خاوان ماف ئەساسی مەوزوع و تروبکی قناعەتی نوێ ئەوەیە کە تۆ ئەو مافەی لە ڕابردووە لە کەسێک سندراوەوە بیژێڕێ بۆ کەسە مەمجەلال بەرەوەی باسی کورتکە لە هەم لە مرافع گەورەکەی و هەمیش لە قانونی 29 ساڵی 2011 کە علی کە ئاماژەی پێکرد کە باس لە ئاساییکردنەوەی بارودۆخی پارێزگا گۆڕاوەکانی سەردەمی بەعزەکە بەر لە کورد باسی تورکمانی کردەوە کە تورکمان قەدری لێکراوە هەمیشە کاری لەسەرەوە کردە ئێمە کەسێک لەگەڵ خۆمانە گرێ بدەین و کەسێک بینین کە مافی خوراوە مافی بۆ جێرنەوە بۆی ببین بەڕاستی تا ئێمە بتوانین زۆرتر بەیەکەوە بین و دۆستی زیاتر هاوپەیمانی زیاتر بۆ قەزێکەمان پێکەین باشتر دەتوانین بگەین بە ئامانج ئەمە بکەری سیاسیە سەرۆک مامجلال هەمیشەش کە هاتە کەرکوب لە سەردەمانەدا پێش کورد ینی تورکمان و عەرەبی ئەمە عەقلی شاری بوون کاکاوڕێ عەقلی شاری بوون عەقلی نوێبوون ئەوەیە کە تۆ لە شارێکدا زیاتر لە بیرۆکەیەک زیاتر لە نەتەوەیەک زیاتر لە نەژادێک گەشین ئەم عقلی کە ئەتوانێت تەحکم بەم جیاوازیانەوە بکە و بتوانێت سەیوانێک چەترێک بێ بۆ ئەوی ئەمانە لەژێر سایە هەست بە ئارامی بکەن و هەست بە دڵنیایی بکەن و متمانیان پێی بێ ئەمە ئاسان نییە مەمجەلال توانی ئەمە بکە بۆ هەموو کارکوچیەکان جگە لە کورد ئەوانی تریش بۆی بەڕاستی ئەوەی کە ئێستا ئێمە تەوافقمان تێکچووە تەوازنمان تێکچەوە لە عێراق ئێستا لە ناو ململانەیەکی قولی چەسپاندنی هەیمەنەدا ئاژێ ئەو هێزەی کە ئێستا پێی وایە ئەبێ ئەو زۆرینە بێ حکم لەسەر بنەمای نیشتیمانی زۆرینە نیشتیمانی ئەمە دروشمێکە ئەمە گوتەیەکە لە ژێرسا کە لە ژێریەوە یان لە پشتی ئەم گوتەبری قەدارەوە ئەژندایەک هەیە کە ئەژندای خۆسەپاندنی مەرجعیەتە و خۆسەپاندنی دەسەڵاتێکی ئەنگێزەیەکی سیاسیەکە جگە لە خۆی کەسی تری قبول نییە ئەم جۆرە لە عەقلیەت بە تەواوی پێچەوانەی ئەو خواستەیە کە عێراقی لەسەر بنیادنرا لە 2023ەوە تێپەڕکردنی عەقلێکی بەعسیزمی دیکتاتۆریەت بوو بۆ ئەوەی کە عێراقێکی نوێ دروست ببێ بە نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەم عەقلە دەیە کە توانای ئیدارەتان و توانای خۆگونجاندنی لەگەڵ جیاوازەکانیەوە ئەوانی تری پێ قبول ناکرێت عێراق دەگەڕێنێتەوە بۆ هەمان قۆناغ بە بەرگێکی تر ئەم جاران لە ژێر عەمامەیەکا دیکتاتۆریەتمان لێ زیندۆ بێتەوە کە پێشتر لە ژێر کڵاوێکی عەسکەریا بوو بۆی بەڕاستی بۆ ئەوەی عێراق بتوانێت بە ئارامی بژێەوە بۆ ئەوی کورد لەناو ئەم عێراقا پێگەی بەهێز بێ هێزە کوردستانەکان دەبێت بە حکمەتی مامجەلال وەکو بکەرێکی سیاسی لە ناو شانۆی عێراقا دەرکەون خەمی نەتەوەکان لە کۆڵ بێ و بتوانن هێزەکان یعنی تۆ تەنها کوردنا ئەم هێزە سیاسانەی ئێستای ئێمەی کوردستان نەک پێکاتەکانی تریان قبول نێ بە ڕەنجی خۆیانەوە تووشی قبولکردنی تورکمانەگەگەر وەکو تۆ بیرکاتەوە و بێوێ ئەوەی تۆ وەکو تاهاسین ڕەمەزانەکە کە لە بەغدا بوو کاتی خۆی وەکو ئەوە لەگەڵ تا بێ بۆ بەغدا ئەمە هیچ وجودێتی نییە
نەک ئەمەی قبولنەیە وەکو خۆی بەڕەنجی خۆی لەگەڵا بە تەنانەت کوردێکشی قبولنەیە وەکو خۆی و بە ڕەنگی خۆی و بە ئیرادەی خۆی لەگەڵ بێ ئەم جۆرە لە عقلێت ینی منافەسەی ینی بە تایبەتی کورد لە کەرکوب بەڵێ قەزیەکەی هەندی تر دواخست بەڕاستی ئێمە خۆمان سەبەبی کۆمەڵێ ئەوەی کە لەبەر خاتری خەڵکانێک و بەهۆی هەڵەیەکی سیاسی گەورە کەرکووکمان تووشی ئەم هەموو نەهامەدەی کەرکووک نابە تەنها دەشتی نینەوە و کەرکووک تا دەگاتە بەرەو جەسان و شنگال و خانەقین و چۆچۆ و ئێمە ئێستا تا ئەم چرکە ساتە لەگەر لەسەر ئەم هەڵەیە بەردەوامین ئەم بەردەوامیە کۆمەڵی فاکتەر و هۆکاری لە پشتەوەی ڕەنگە هێزی سیاسی هەبێ بۆ ئەوەی مثلەن بکوتم ئەکتەرێکی سیاسی ئەم هێزە سیاسی ئەوەندەی بەکاردێ ئەوەندەی پرۆژە و بەرنمەیەکی بۆ حازر کراوە ئەو ڕۆڵی تیادەژێڕێ کەمتر وەکو بکارێکی سیاسی کە خۆی خاوەنی قەزیە بێ ئینسان کە خۆی خاوەنی قەزیەک بێ هەرگیز کارێک ناکە بۆی زەرەر لەم قەزیە بدا بەڵام کە تۆ بەکارهێنراوی و ئەکتەرێک بی ڕاهێنراوی لەسەر دەقێکی دیاریکراو تۆ ئەو دەقەم و مارەسەیەکی کە ڕاهێنراوی لەسەرەوە بەداخەوە هێزە سیاسەکانی عێراق بەشی هەرە زۆریان ئەمڕۆ ڕاهێنراوی دەقێکن لە دەرەوە دەقەکان بۆ نووسرەوە ئەمە عێراقەکە ئەوەیە دەستی دەرەشی زۆر کاریگەرە زۆر بەرژەوەندی وڵاتانی ئەقلیمی و هەیمنەی وڵاتانی ئەقلیمی و بەکارهێنانی هێزە سیاسیەکانی عێراق وەکو کات لە دەرەوە ئەمە بەڕاستی ئەوەیە کە ینی فاکتێکە ناشاردرێتەوە ئەگەر بێت ئەم هێزانە سەر بە عێراق بنەوە بتوانن ژیانێک و سەقفێکی ئارام بۆم عێراق دابنکەن هەمومان پێشوازیان لێ یەکەین بەڵام بەداخەوە ئەمە پێچەوانەی هەموو ئەم بیرۆکانەیە کە دنیای خۆرئاوا و دنیای دیموکراسی سەدامی ڕوخان بۆی عێراق ئەم قۆناغە تێپەرکەوە بیرۆکەی مامجەلال و تێڕوانینی مامجەلالش فعلەن ئەو تێڕوانی نەبوو کە بتوانێت عێراقی پۆست بەعسیزم و دیکتاتۆریەت دروستکە بەڵام ئێمەستا لە چەقی بەڕاستی عقلیەتی دیکتاتۆریەتی مەسەبگەراین دەست خۆشکاک فەخرەدین کاک عەلیانی خاڵشی دیکەی گرنگە و کە ینی مەسلەی دەستێوەردان یاخود ئیشکردنی هەندێک لایەنی ناو عێراق بە ئەجندای دەرەکی ینی بەڕاستی ئەتوانین بڵین قەزیەی کەرکووکی هێنایە دواوە بەڵام ینی حکمەتی سەرۆک مامجەلال لەگەڵەوەی کە ئەم مرافعە گرنگەی کرد بۆ قەزیەی کەرکووک و 100 ساڵ قەزیەکەی پێشخست لە ڕووی چارەسەرکردنی دەستوری و یاسایی و سیاسیشەوە هێندە ینی تەوازن و هەروەها دڵڕاگرتنی ناوخۆی هەبوو سەرۆک مامجەلال توانی بووش ینی باڵانسێک لەگەڵ هێزە دەرەکیەکان ئەوانەی کە ینی ئەجندا و بەرژەوەندی و دەستێوەردانیان لە عێراق بوو ینی باڵانسی ژەنێوان ئەوانە ڕابگرێ و دڵڕاگرتنی ئەوانی ژەبوو بە تایبەتی بۆ قەزیەی کەرکووک وە ئەو تەوازنەی پاراستە بوو بەڕاستی ینی تێکدانی ئەو تەوازنە لە ئێستادا ئەتوانین بڵین قەزیەی کەرکووکی هێنایە دواوە ئەوەی کە سەرۆک مامجەلال هەوڵی بۆیە بڵێ لە ڕاستیە کاکاوڕێ ئێمە حقەتێکی دەبێت لە بیرمان دەچێت کە پێشترش باسم کرد کە وتم عێراق لەسەر بنەمای تەوافق دروست بووە لەسەر بنەمای تەوازن و ئەوان دروست بووە هاوسەنجی ئەمە بنەمای دروستبوونی دەوڵەتی عێراقیە بۆچی بۆ ئەوەی ئەم نەتەوەکان ینی سا ئەم دەوڵەتی ئێمە پێرن دەوڵەتی پێکاتەکان خۆی لە ڕاستیە دەوڵەتی پێکاتەکان لە دنیای خۆی دەوڵەتیشی فاشلە بۆ فاشلە لەبەر چی لەبەر ئەوەی لەبەر دەوڵەتی پێکاتەکان ناتوانیت لە دەوڵەتی پێکاتەکانە دیموکراتێکی عیار 24 عیار تەمان 24 دروست بکەیت بەڕاستی حقەت ئەمە حقەتێکە یعنی زۆر قورسە بەڵام چییە ئێمە دروستبوونی پێکاتەکان و بە تەوافق هەنگاوی یەکەمە بۆ خۆناغێکی دوای ئەمە لە ڕووی دەستوریەوە ئەگەر ئەم وڵاتی ئێمە وڵاتێکی ئیتحادیە یعنی وڵاتێکە لەسەر بنەمای فیدرالی دروست بووە ئەم بنەما فیدرالی دەبێت تۆ بۆ ناوچەکانی کەش فیدرالی هەبێت ئەگەر هاتوو ئێمە مەجلیسێکی ئیتحادیمان هەبوایە کە تاکو ئێستا مەجلیسی نوابی عێراقی واتە پەرلەمانی عێراقی وەلایەتە سیاسیەکانی کە جورئەتی ئەوە ناکەن یان ڕێگرن لە بەردەم ئەوەی ئەم یاسایە کە ئەو مادەی لە دەستورە هاتووە ئەم یاسایە دابڕێژنەوە بۆ ئەو مەجلیسە دروستکەن ئەو کاتە پێم وابێ ئەماشینە قۆناغی دووەمی پرۆسی دیموکراتیەوە قۆناغێکی کەیە ئەو قۆناغا کۆتایی بە کێشەی بە دەوڵەتی پێکاتەکان هێنین ئەچینە خۆناغێکەوە ئەو کاتە ئەغلبی سیاسی نیشتیمایی دروستە بێت یان هەشتێککە دروستە بێت لە دوای هەڵبژاردنەکانەوە زۆر ئاساییە زۆر تەبیعیە هیچ کێشەشی بۆ دروست نابێت
بەڵام ئێستا ئێمە لە مەرحەلەیە لەبەر ئەوەی پێکاتەکانی ئەم وڵاتی ئێمە هەمووی تووشی چەسانەوە هاتوونە تووشی زوڵمێکی زۆر هاتوونە زوڵمێکی تاریخی بە تایبەتی قەزەی کوردی قەزەیەکی مێژووی بووە قەزەیەکە پەیوەست بووە بە ناستام و خاکەوە دەبێ ئەم نەتەوەیە لانی کەم بە مافەکانی خۆی بگا وا پێویستی کردەوەی کە مامجرابی دەکرد مامجرال دیموکراتیەکی ینی پیاوێکی نەتەوەی دیموکراتی بوو ینی نەتەوە ناسیۆنالیزمێکی دیموکراتی بوو ئەگەر ناسیۆنالیزم دیموکراتی نەبوو ئەبێتە نەتەوەی سەردەست و ئەبێتە فاشی شۆڤێنی بەڵام ئەم پیاوە بە بڕوای بە دیموکراتی هەبوو بڕای بۆ بوو کە چەند ڕەوایە بۆ ئێمە مافەکان مەدەستەکەی بۆ بەرامبەرەکەشمان ئەو مافە ڕەوایە فلەبەر ئەوە لەو منتەڵەقەوە هات ئەم نەخشەی داڕشتەوە و بۆ ئەوەی هەم کورد هەم تورکمان هەم پێکاتەکانی کە لە منتخی جێناکۆک بە تایبەتی لە کەرکووکە پێکەوە بە مافەکانی خۆیان بگەن و ئەو سەردانی یەکەم جاری پێم وابێ زۆر لە سیاسەکانی ئێمە حتا لە قیادەکانی یەشتیش لەمە تێنەگەشتوونە مامجلال ئەگەر لە بیریان بێ یەکەم جەرها سەردانی کەرکووکی کرد لە ساڵی 2023 هاتە بینای مەحافەزەی کەرکووک لە بینای مەحافەزەی کەرکووک مەجلیسێکی دروست کرد ینی مەجلیسێکیان دروست کرد ئەلەیە 6 کورد 6 تورکمان 6 عەرەب 6 مەسیحی مەبەسم چییە؟ ئەو کاتی ژیانی زۆرێک لەوانی کە چاویان بە قەزیەی کەرکووک و چارەسەرکردنی و کێشەیە هەڵناهات یعنی ئەم هەنگاوە ڕەخنەیان لێگر بەڕاستی بەڵام ینی مە حکمەتەکانی بەڵێ ئەو کاتە ینی ئەمان ئەم برادرانێ ئەو خەڵکانی کە لەسەر کەیسی کەرکوویشان کردو پێم وابێ زۆر ناکامل و زۆر نەفامەوە و مێژوویشان باش نەخێنێتەوە و ئاگاشان لە مێژوو نیە بەڕاستی چونکە ئێمە لە بیرمان نەچێت لە ساڵی 1920 بۆ 1920 کە ئینگلیس هاتە عێراق کەرکووکی داگیر کرد مەجلیسێکی دروست کرد لەم مەجلیسەیە 12 کەسی کرد بە نوێنەر لە 12 کەسە 6 کورد بوو عەرەبێکی تیا بوو جوولەکەیەکی تیا بوو مەسیحی تیا بوو لەگەڵ 3 تورکمانە ئەمە پێکاتی شاری کەرکووک بوو ئەو کاتەوە بەڵام مامجلال هات بوو ئەوەی تەوازنێک هەبێ لە شاری کەرکووکە هەرسا پێشەوە هات بیرەوە کردەوە 6 تورکمان 6 کورد 6 عەرەب 6 مەسیحی دانا بۆ ئەوەی لەگەڵ 6 سەربەخۆیکەیە لە شارەکە کەسایەتیان دانا بوو ئەوەی ئیداری بنە نوێنەری شاری کەرکووک لە شارەکەیە ئەمە ئەگەر لەم حکمەتە تێبگا ئەوانەی کە لە دوای ئەمە هاتن و ئەوەی لە دەروپشتی مامجلال بوو ئەگەر لەم حکمەتە تێبگەیشتە مامجلال ئەیویست بەڕاستی ئەم منطقەیە جارێ تەواو هەرچی نەعەراتی قەومی و تائیفی هەیە دووری خاتۆلی بە زۆر بە نەرمونیانی سیاست بکات و هەموو ئەو مافانەی کە ڕەوایە بۆ کورد بۆ نەتەوەکانی کەش بە هەمان شێوە دەستەبەری بکات بەڵام بە لێک تێگەیشتنیشی عەقلانی دوور لە توندوتیژی پێکەوە کارکەین بۆ ئەوەی چونکە بمانە نەمانەوێت قەزەی کەرکووک کاکاوڕێ قەزەی کەرکووک قەزەیەکی محەلی نییە قەزەیەکی لۆکاڵی نییە قەزەی مەحەلی 4 ڕەهەندی هەیە قەزەی کەرکووک 4 ڕەهەندی بە دەورەوەی ڕەهەندێکی کەرکووکیانێ هەیە کە ڕەهەندێکی عێراقیانێ هەیە ڕەهەندێکی ئەقلیمی هەیە ڕەهەندێکی دەولی هەیە سەرباری ئەم هەموو ڕەهەندانە ئەمانە ئەجا لایەنی اقتصادی تێکەوتووە لایەنی اقتصادیەکان شەریکەی نەوت بوونی نەوت لە منطقەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر چارەنووسی ئەم شارە دروست کردووە یعنی ئەگەر بێت و ئێمە یەکێ لە هۆکارەکانی لەدەستدانی ئێمە لە شاری کەرکووکە پەیوەستە بە عاملی اقتصادیەکەی کە لە 16 ئۆکتۆبەری دروست کرد و کە ڕەفراندۆمی دروست کرد بە تایبەتی ئێمە نەمان تێنەگەیشتمان بۆ نەبوو هەرساین هاتین لەگەڵ شەریکەی پترۆلیۆم تەعاملمان نەکرد کە شەریکەیکی بەریتانی بوو کە حکوومەتی عێراق هەستا تەعامل لێکرا کرد و ئێمە چوین پەنامان بۆ شەریکەیکی کاگالی ینی کە باز تەوازنەکە بکرێت کە سەرۆک مامجلال لە ڕابردوو ڕایگرتووە ینی ئەم هەموو ڕەهەندە هەبووە لە کەرکووکە و ئەم هەموو وعدەی کە جەناب داماژەی پێەکەی خۆ ئەمە تەوازنەکەی و ئەمە حکمەتەکە بووە کە لە ڕابردوو سەرۆک مامجلال ینی توانیوێتی بە زانایی و دانایی خۆی ینی بتوانێت و قەزیە لە نێوان هەموو لایەنەکانە بە هاوسەنگی ینی بێڵێتەوە بالضبط بەسەرش کێ کاکەوڕێ حەزەکەم ڕەتی کەم بە مۆزوعەکەەوە هەر مۆزوعی سە لە عێراق دروست بووە ئێستا ئەم مۆزوعێک دروست بووە لە عێراق حاڵی حاضر مۆزوعێک هەیە لە عێراق دروست بووە ئەم مۆزوعی کە لە دوای دەرەنجامی نەتایجی انتخابەکەەوە بەم پێشتر قسەشم کردبوو لەسەر ئەم مۆزوعی مۆزوعەکە باسیەکەمەوە و بەبیری بیرەدانی کورسات دوزی شێنمەوە کە ئەم مۆزوعە بە تایبەتی ئەم دووبەرەی کە ئێستا دروست بووە لە عێراق بە تایبەتی بەرەی حەلبوسی بەرزانی سەدر و بەرەکەی کەش بەری تەنسیقی و لایەنەکانی کەیە و لانی مستەقلەکانی کەوتن لە ناوڕاستی هەردوو بەرەکەیان بەڕاستی کە ئەم مۆزوعە زووتر ڕوویەدا
ئەم مۆزوعی کە ئێستا ئەزمی کە ئێمە تووشی هاتوینە زووتر ڕوویەدا ئەو زووتر ڕوودانە کەی بوو و چێژ ڕێگری لێکە بەڕاستی یعنی ئەمە شەرەگەڕێنەوە بۆ حکمەتی جەنابی مامجلال لە عێراقا کە ئەو کاتە بەڕاستی دەوریی کاریگەری بۆ سەرۆکی کۆمار بوو ئەو کاتە ئەم زۆرینەی کە ئێستا هەیە ئەو کاتە بەڕێز بەرزانی و لەگەڵ سەدر و لەگەڵ عەلاوی هەوڵیاندا لایەنی شیعەکان پەراوێزخەن لایەنی شیعەکان پەراوێزخەن بە تایبەتی ئەو شیعانی کە لە ئێران و نزیکن بە تایبەتی ئەوانەی کە ئێستا کە لە چوارچێوەی هەمئاهەنگیان ئیتالی تەنسیقیە کە بەشێکی چەکدار و کاریگەر و لایەنە هەڵوەکەی شیعەکانن یعنی ئێمە لەبیرمان نەچێت پێکاتی عێراق سێ پێکاتە ماڵە گەورەکە ماڵی شیعەیە ئەوەی کە جەنابدام کۆنە بەڵێ بڵێ سێ پێکاتی لە دوای پرۆسس سێ پێکاتە حکمی عێراقەکات ئەم سێ پێکاتەیە بە تایبەتی ماڵی شیعە ماڵێکی گەورەیە و دەستبردن بۆ دێکترازانی ماڵی شیعە بەڕاستی دەستبردنە بۆ ئاگریانی مەترسیدارە فلەبەرەوە ئەو کاتە هەوڵیاندا ئێتلافێ دروستکەن بەرێ دروستکەن دژی ئەو لایەنانە دژی ئەو لایەنە شیعەی کە بەڕاستی حکمڕان بوو بەڕاستی ئەو کاتە زەختێکی زۆریان کرد ئەو بوو جەنابی مامجلال ئەو کاتە سەرۆکوەزیرانی ئەو کاتە جەنابی مالیکی بوو ئەو کاتە و مامجلال ڕێگری کرد لە بەردەم ئەوەی کە ئەوە دوچکە ئەوان ئاویست ئەو کاتە ئەم تەوازنە تێکچێت چونکە تێکچوون تەوازن لە عێراقا بەڕاستی هیچ عێراق بەرەو نائارەمێکی وا ئەبات کە ئەو سەریدیار نییە ینی تاریکەوە ینی ئەو کاتە جەنابی مامجلال وتی بەدیلی مالیکی ئەگەر لە یادتان مابێت لە ساڵی 1912 بوو 11 بۆ 12 بلو کاتەیە بوو ئەو کاتە جەنابی مامجلال ڕێگری کرد لە بەردەم ئەو مۆزوعە و ئەو کاتە یانویست سەحبی سیقە لە مالیشی بکەنەوە ئەو بەرەیە و ئەو بەرەی ئێستا دیسان هاتوتەوە بە ناوی ئەغلەبیەوەی نیشتیمانی و ئەوێت هیندوستکە لە کاتێکە بەرەی ئەغلەبی نیشتیمانی ئەوها دروست نابێت ئەغلەبی نیشتیمانی لە سایی وڵاتی پێکاتەکانە دروست نابێت تۆ وڵاتێکە دێ وڵاتی پێکاتەکانە ئەم دەستوریشە دەستوری پێکاتەکانە ناتوانانی بەم شێوە دروستیکەی دەبێت قۆناغی دووەمی پرۆسەی ئازادی عێراق تەواو بێت ئەنجات ئێمە ئەتوانین کێشەی پێکاتەکانمان نەما لە عێراق ئەو کاتە ئەتوانین زۆرینی نیشتیمانی دروستکەیت و زۆر بە ئاسایی جا بۆیە ئەو کاتەش حکمەتی جەنابی مامجلال وای کرد کە ئەم ئەزمەی کە ئێستا هەیە ئەو کاتە نەیوێت دروست بێت دەستخۆش کاگالی کاگێ فەخردیانی ئەوەی کە زۆر گرنگە ینی بەڕاستی خاڵێکی گرنگی ئاماژە پێدا کاگالی ینی ئەمەی کە مەسلەی دووجەمسەریە یاخود دروستبوونی دووبەرەیەکە لە عێراقدا بەڵام ینی کورد خۆی لە ڕابردوو ئەگەر بە حکمت و بە ینی لێزانی سەرۆک مامجلال دابەش نەبوو بێ بە سەرەمبەرانەیە توانێتی باڵانس ڕابگرێ لە نێوانێنە بەڵام ئێستا ئێمە کێشەکە ئەوەیە ئەی دابەش بووینەکو کورد بەسەر ئەم دووبەرەیە گرنگ ئەوەیە لە ئێستادا کە ئێمە سەروبەندی پێکەنانی حکوومەتی عێراقەوە ئەم لایەنانە کە دەچنە بەغدا بە تایبەتی لایەنە کوردستانەکان بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنی پێکەنەری حکوومەت تا چەند توانیویانە لە کرۆکی گفتوگۆکانیانە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان خاڵی سەرەکی لە بەڕاستی بەڵێ دیارە بابەتی پێکاتەکان یان ئەو دیمەنەی یان ئەو مۆزایکێکە لە عێراقا هەیە ئەمە لە خودی خۆیدا مۆزایکەکە یان جیاوازەکە کێشە نییە توشی 200 دەوڵەت ئەندامن لە ڕێکخراینەتەوە یەکگرتوەکان لە ناو 200 دەوڵەت تا ڕەنگە 10 دەوڵەت 5 دەوڵەت من ئاماری دقیقم لانە بەڵام کەمترین دەوڵەت لەسەر ئاستی دنیا هەیە کە لە چوارچێوەی دەوڵەتەکە خۆیدا لەسەر زمینی جوگرافی سیاسەکە یەک نەتەوە یەک ئەتنیک و یەکگاین بژن هەموو وڵاتانی دنیا عەلەکسەر خاوەنی زیاتر لە پێکاتێکن ئەوەی کە ئەشکال دروستەکە عەقلیەتی بەڕێوەبردننی دەوڵەتەکەیە و سیستەمە سیاسەکەیەتی وە فەلسفەی بەڕێوەبردنی دەوڵەت حکومەدا ئەم وڵاتە بەرەوکام ئاراستە ئەڕۆ چەمچی ناسیۆنالیزمیان ئەو دەوڵەتانەی کە لە دوای حربی یەکەمی جیهانی لە منتیقەی ئێمە کە دروست بوون کە کۆپیکراوێکنیان زۆرێک لە خواستیان بۆ ڕەوتە نازیستەکە هەیە و پیان وایە ئەو ئەنسیمەی کە ئەچێت حاکمێت دەگرێت و دەسەڵات هەگرێت کە چ شوناسێکی چ ناسنامێشیە ئەمە دەکا بە شتێکی گشتگیر بەسەر کۆی کۆمەلگاکەیە و کار لەسەر یەک نەتەوە یەک زمانێک خاگێک مێژوو ئەکا کە ئەمە بۆ خۆی دەردی هەرە کوشندەی ئەو کاتەی ناسیۆنالیزم بۆ لە ئەڵمانیا کە نەیتوانی سەرکەوتوو بێ پێی وابوو چەمچی ئاریەت بەسەر هەموو جیهانەدا سەپێنێ لە ڕێگای هەرچی ئەوەی کە هەیبوو پەنای بۆی برد بۆی بەڕاستی لە عێراقدا ئەم عەقلیەتی پایەماڵکردنی جیاوازیەکانە کێشەیە جینا مەسەلەن بۆ نمونە ئەگەر بیرکردنەوەی سەرانی سیاستکردن لە بەغدا ئەگە بتوانێت
تەجاوزی عقلی باسیزم و مەذهب گەرا و ئاینگەرا بکە خۆقی چێکە گەر لە سەر و کۆمارێکی عێراقان سەر وەزیرانێکی عێراق ئەگەر چۆن دەڕوانێتە نەزەف و کەربەلا بە هەمان عقلێت و هەمان تێڕوانین بڕوانێتە مەسەلەن هەولێر و دەربەندی خانە و مەسەلەن بۆ نمونە زاخۆ و لەم لاشەو بۆ سامەڕاوتکرێت ئەمە ئەشکال نابێ ئەشکال ئەوەیە کە ئەگەر کوردێکیش تۆسبێنێ حاکم بوو لە بەغدا ئەگەر ئەم عقلێتی مەرکەزگەرایە کە ئێستا من بۆ خۆم ئەم بلۆکەی دەسەڵات ئەم بلۆکەی کە ئێستا خەریکی پێکەنانی دەسەڵاتن یەکێک لە مەترسیەکانی ئەم عقلێتی کە ئەم بلۆکە بەڕێوە دەبا عقلیەتی مەرکەزگەرایە ینی سەدر خۆی سەرکردایەتی بیرۆکەی دەکا کە پێی وایە عێراق بەخۆی بریتە لە یەک وڵات آخر لەم بینینانەی بەم دوایانەی سەدرکە قسەی لەگەڵەکان باسی حەشدی شعبی و هێزی میلیشیاتەکە کە ئەگەر بە بڕای ئەو هێزە میلیشیەکان چەند پێویستە بستن ناو دەوڵەتی عێراق یان ئەو تاکەی بەردەوام دەبێت لەوەی ڕێگە بدا کە ئەم میلیشیانە بمێنێ ئایا سەرایە سەلام دەخاتە پێشەوەی کە ئەوانی تر هەڵکە لە وڵامدا ئەڵێ ئەبێ میلیشیای پێشمەرگە و میلیشیای حەشدی شعبی هەموو گروپەکانی حال بن ئەنجا سەرایە سەلام بەڵێ نەگەوە هەر دووپاتێک کاتەوە بۆچی پێشمەرگە میلیشیا بێ ئەو ئەڵێ مادام لە چوارچێوی سوپای یەکگرتووی عێراقانین کەواتە میلیشیان تێڕوانینی سەدر بۆ حکومەتکردن لە عێراقا تێڕوانینی تەواو مەرکەزگەرایە ئەم تێڕوانینی مەرکەزگەرای ناوەندگەرایە بۆ خۆی مەترسێکی گەورەی لەسەر پرۆسی ئیدارەدانی پێکاتە جیاوازەکانی ناودەوڵەتی عێراق ئەو پێی وایە شتێک نییە بە ناوی جیاوازی ینی هەتا مەرجعی بیرکردنەوەی ئەو مەرجع ئەو کار لەسەرەوەیەکە بێ بە مەرجعێکی ئاینی و 2000 دەسەڵاتدارێکی سیاسی لە گۆڕپانی سیاسی عێراقیدا کار لەسەر ئێستا کێشەی ئەو لەگەڵ مالیکی و لەگەڵ غەزعەلیا خۆشێشەی ئەوەی نییە هەندێک کادری سیاسی دیان قسە لەسەرەوەیەکانمانە هێزی پرۆ ئێرانین و سەدر تەجاوزی تەکەتولیان جەمسەری ئێرانی کردووە ئەسڵەن ئەو کێشەی ئەوەی هەیە کە ئەگەر سیستانی نەما چیە مەرجع لەم وڵاتە ئایا مالیکی ڕێگە دەدا ئەم مەرجع بێت لە کاتێکە لە 2010 خەریک بوو لە نایبەرێ قەیس غەزعەل کە بەشێک بوو لە سوپای مەهدی کە ئێستا لە دەرەوەی و اعترافی بم نەکردووە لە کێشەدایە سەدر لەسەر ئەم بنەمایە کێشەی لەگەڵ ئەمانە هەیە کێشەی لەگەڵ ئەمانی لە بەرەوەی ئەمان نزیکن لە ئێران و لە چۆچۆ بۆی بەڕاستی ئەم بیرۆکەی مەرکەزگەرایە ئەم عقلێتی مەرکەزگەرایە کە لە بنەڕەتدا کار لەسەر یەک ڕەنکردنی هەموو وڵاتەکە ئەمە ئەشکالە گەورەکەیە کە ئەم بلۆکەی ئێستا خۆیان زادەی ئەم زۆرە بیرکردنەوەیان بۆی بەڕاستی ئەنی وەکو دواپیامیشە بەڕاستی وەرگم کاک فەخرەدی ئێمە لە ڕۆژێکی ئاوها مێژوویە کە ناومان ناوە ڕۆژی مرافعە دەوڵەتی سەرۆک مام جەلال لەسەر کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بە تایبەتی ئەمە توانین بکەینە هۆکارێک و فاکتەرێک بۆ جارێکی دیکەی خستەوەی نێوماڵی کورد و تەبایی نێوان لایەنەکان ئەگەر بە کورتی وەڵام بێت و سپاس دەکەم مانجەلال کاری لەسەرەوە دەکرد هەر ناوچەیەک تایبەتمەندێکی خۆی بداتێ و هەر خەڵکێک حەقی خۆی بداتەوە دەست خۆی باشترین بیرکردنەوە بۆ ئەوی وڵاتەکانی فرەنەتەوە بتوانن بە ئاشتی بشین و چارەنووسی باشتریان لە ڕابردووە بێ ئەوەیە کە تۆ ماف بژێڕەوە بۆ خاوەن ماف و دەسەڵاتی لۆکاڵی بەهێزکەی ئەنجومەنی خۆزیەتی حکوومەتی خۆزیەتی لەسەر ئاسی شارەکان پشتیوانی بکەی وەک کەمترین دەسەڵات بگەێنی بە ناوەند ئەم عقلێتی لۆکاڵیەیە ئەم عقلیتی تەقسیمکردنی دەسەڵاتەوە و ئەم تێپەڕکردنی مرکزێتی بەهێزا بیرۆکەی جەنابی مام جەلال بووە کە بەداخەوە نەیانتوانی سیاسەکان ئەسمون لە تەجروبەی مام جەلال و لە شکستی بەعسیزم لە وڵاتە وەرگرن تەجروبەی مام جەلال و شکستی بەعسی دەبوایە ببن بە دوو هۆکاربووی هێزە سیاسەکانی ئێستای عێراق بیر لەو بکەنەوە هەر پێکاتێک لە وڵاتە هەر هێژی سیاسی بەپێی وجودیەتی خۆی بەپێی حەجمی خۆی دەسەڵاتی بدەنێ بتوانن بیکەن بە یەکێک لە مشارەکە ئەساسەکانی دەسەڵات بە ڕەنگ و ئیرادەی خۆیەوە نەک ئەوەی خۆیاندانەوێت دەست خۆشکاک فەخرەدین کاگالی دوا سەرنج و پەیامی بەڕێزت بەس کەمتر لێ خولەک سوپاس دەکەم بە کورتی وڵای بە خولەکی قورسینەکەی کاک هاوڕێ پەیامی باش هەڵبەتە خەرقەینا ئێمە لەسەر ئێمە لە هینیان یانی ئەوەیە لە یادی ئەم ڕافعیان قسە ناکەین ئێمە بەڕاستی وەزعی منطقی جەناکۆک لە بەردەم مەترسیی کوردایە بە تایبەتی بدۆخی کورد زۆر لە خراپیایە و بە تایبەتی لە دوای ئەم وەزعی کە ئێستاش جەنابی برین ڕاکان جبووری جاریشکە نەچوو بۆ پەرلەمان و جاریکە لەلایەن عەرەبەکانی سونەوە مبارەکەی کرا و مایەوە لە شارەکە و وەکو مەحافظ ئەمێنێتەوە کە من پێم وایە تاکو دۆخی کوردی وەک ئێستا بێت وەکو ئەم لەحزەیە بکە من قسەی تیاکە بوونی کوردی بە مەحافظە شارەکەی زۆر مستەحیلە زۆر قورسە زۆر ئەستەمە بەڕاستی زەحمەتە زۆر زەحمەتە بەڕاستی یەک
یەک ڕێگا هەیە ڕێگایەکە ئەوەیە ماڵی کورد یەک بێت ئەگەر ماڵی کورد بەم دۆخی ئێستا بێت کە ئێستا یەک نییە بەڕاستی کارەساتێکی گەورەیە کە کورد ناتوانێت جاریکە ریزەکانی خۆی ڕێکخاتەوە بتوانێت محافزێکی کورد بۆ ئەم شارە دامنێتەوە لە ڕووی ئیدارەوە ئێمە ئەوەی لە دەستمان چوو بەشە لەوانی کە لە دەستمان چووە یان لایانی کەم ئەو پرۆسە تعریبەی کە ڕۆژانە ڕوبەڕوومان دەبێتەوە ئەوە بکەیت ئەگەر ئەمەشمان پێ نەکرێ وەکو ئەضعف الئیمان ئەگەر ئەضعف الئیمان ئەومان پێکرێت پێمان نەکرێت پێشنیارەکەم بۆ سەرکردایەتی کورد دەستی محافزی ئێستا بگۆڕن دەستی لە دەستی عەرەوە بیخێنە دەستێکی کا زۆر باشتێکە لایانی کەم بە ئیتفاقی لەگەڵ لایانیشی کا لە پێنای ئەوەی پرۆسەی تعریب ئەوەی بڕای بە ڕاگردی پرۆسی تعریبە لەگەڵ ئەو لایەنەیە ڕێ بکەین فی سەبیلە بە هەنگاوی یەکەم لە دەستی عەرەبی سوننەی دەرکەین لەبەرەوەی عەرەبی سوننا ڕاستەوخۆ بلمانیمان لەگەڵ ئەوانە هەیە و هەر ئەوانیش ساتە حالفیان لەگەڵ پارتی بکاتی کوردستانە هەیە لەگەڵ بەڕێز بەرزانیە هەیە بەداخەوە و هەر بە مبارەکەی ئەوانش ئەم ئێستا ئەم جارە محافزی کەرکوو جاری کە ئەمینێتەوە و تاکو دروستبوونی دەوڵەت تاکو دروستبوونی حکوومەتی عراقی نیە و یان انتخاباتی مەجلیسێکی تازەی محافظە تا ئەو کاتە تەسەورەکەم ئەو هەر بەردەوامەکەی سپاس بۆرێک لە بەیانی بەڕێزم کاگالی محەممەد ئەمین چاودێری سیاسی کە لە کەرکوو لەگەڵ ما بووی ڕاستپاس بۆ کاک فەخرەدین محەممەد چاودێری سیاسی کە لە سودۆ لە بەرنامەی پانۆراما لەگەڵ ماوە بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شوی پانۆراما پێشکەشکرا خواتان لەگەڵ